ئێستا لە سەرەتای کۆنفرانسەکەدا داوا لە بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە دەکەین فەرمێت وتێکتان پێشکەش بکات. تکایە هاوڕێی عەبدوڵڵا. میوانە بەڕێزەکان، بەشداربووانی کۆنفرانسی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات هەموو لایەک بە خێراتن دەکەم. ئەو شانازیە بە من بەخشرا کە بۆ کردنەوەی ئەم کۆنفرانسە من وتارێکی کورت پێشکەش بکەم. دیارە من قسە و باسەکان دێڵمەوە بۆ پانێلەکان و بۆ بەشداربووان و چالاکانی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات، بەڵام هەرویستم لێرە ئەوەندە بڵێم کە لە ماوەیەکدا کە ئەم ڕێکخراوی ژنانی کوردستانی ڕۆژهەڵاتە هاتۆتە ئاراوە، کۆمەڵێک چالاکی بەرچاوی لێرە کردووە و وردە وردە ناوبانجیشی بڵاو بۆتەوە. لە ئوروپا لقی دامەزراندووە و دەنگدانەوەی لە بێجگە لە باشوور لە شوێنی سەرەکی خۆی کە بۆ کار و چالاکی دیاری کردووە کە ئەویش بریتی بێ لە کوردستانی ڕۆژهەڵات لەوێژ وردە وردە ناوبانجی بڵاو بۆتەوە. کار و چالاکیەکانی خۆیان باشتر دەتوانن باس بکەن، بەڵام لەم سەردەمەدا بڕیاریان داوە، پێم وایە بڕیارێکی چاکیان داوە کە جارێکی دیکە بۆ سەر لە نوێ چالاکردنەوە و بوژاندنەوە و دەستپێکردنەوە بە دەورێکی نوێ لە چالاکیەکان جارێکی دیکە لە دەوری یەکتری کۆبنەوە، بۆیە جێکۆیەتی کە دەستخۆشیان لێ بکەین بۆ ئەم بابەتە. هەمومان دەزانین ئێران زیندانێکی گەورەیە، نەک هەر بۆ گەلان بەڵکو هەروەها بە تایبەتی بۆ ژنان، و ڕەنگ بێ ستەم لێکراوترین بەشی کۆمەلگای ئێران ژنان بن و لە لایەکی دیکە نەتەوەکان بن. جا چی لەوە شیاوتر بۆ ژنانی کوردستان کە بە دوو قات دەچەوسێنەوە کە پێشەنگی خەباتی وڵاتەکەیان بن. هیچ گومان لەوەدا نییە ئەگەر ئێران داهاتوویەکی بەرەو ئازادی و بەرەو دموکراسی هەبێ، ئەو داهاتووە بەدەستی ژنان نەبێ نایەتە دی، و بێگومان گەورەترین هێزی گۆڕانخوازی ئێستای ئێران ژنانن لەم وڵاتە. جا کە کورد لە ناو خەباتی سیاسی ئێراندا پێشەنگی خەباتی سیاسی بووە لەم سی و چەند ساڵەدا، ژنانی کوردستانی ڕۆژهەڵاتیش لەو پێشەنگایەتیەدا بەشدار بوون. ژمارەیەکی زۆر لەوانە لە چالاکی مەدەنی سیاسی ڕێکخستندا بەشدار بوون، زۆریان زیندان و ئەشکەنجیان دیوە و ژمارەیەکی بەرچاویان گیانیان لە دەستداوە، چ لە مەیدانی پێشمەرگایەتیدا و چ لە مەیدانەکانی تری خەباتی سیاسی و کۆمەڵایەتیدا. شتێکی زانراوە کە لە کوردستانی ڕۆژهەڵات هەر لە سەرەتاکانی دەستپێکردنی شۆڕش لە 1970 کە شۆڕشی کوردی ڕۆژهەڵات، شۆڕشی نوێی کوردی ڕۆژهەڵات دەستی پێکرد و کۆمەڵە دەورێکی سەرەکی تێیدا هەبوو. لەو شۆڕش و مقاوەمەتەدا ژنانیش هاتنە مەیدان و ئەو شانازیە بۆ کۆمەڵی شۆڕژگەر دەمێنێتەوە کە پێشەنگی هێنانی ژنان بوو بۆ خەباتی سیاسی و ڕێکخراوەیی و هەروەها بۆ خەباتی چەکداری. ئێوە مەڕوانە ئێستا کە ڕسم و وێنەی ژنانی تێکۆشەری چەک هەڵگر و شەروانی کۆمەڵە لە هەموو پارچەکانی کوردستان لاپەڕەی گرنگترین شاشەکانی تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکانی دنیا دەڕازێنێتەوە و شانازیەکی گەورەی دەستەبەر کردووە بۆ کورد و بۆ ژن. بیهێنەوە بیر خۆتان کە 35 ساڵ 37 ساڵ لەوە پێش ئێمە لە چ سەردەمێکدا دەژیان، لە ئێرانێکدا کە باڵی ڕەشی ئاخوندی بەسەر کشابوو و لە کاتێکدا کە لە تاران کە مەرکەزی شارستانەتی ئێران بوو لەوێ ژنان کەوتبوونە ژێر فشارێکی زۆرەوە و تەنانەت وردە وردە خۆپیشاندانێکی ئاساییشیان لێ قەدەغە دەکرا
ڕێکخراوەکانی ژنان یەک لە دوای یەکدا دەخران و چالاکی ژنان سوکایەتی پێدەکرا لە زیاتی ئەوەی ڕێزی لێبگیرێ. ئەوە لە کوردستانی شۆڕژگێر بوو و لە سایەی ئەم شۆڕش و بزوتنەوە ڕزگاری خوازانەی گەلی کورد بوو و هەروەها لە سایەی بیرروباوەڕی پێشکەوتن خواز و ڕەسەن و یەکسانی خوازی کۆمەڵە بوو کە ژنان توانیان بێنە مەیدانی خەباتەوە. هیچ بە شتێکی کەمی مەزانن کە نزیک 4 لەوە پێش لە کوردستانی ڕۆژهەڵاتدا زۆرێک لە ژنان و کچانی کە تازە هاتبوونە ریزی خەباتی شۆڕژگێرانەوە و لە نێو کۆمەڵەدا درێژیان بە چالاکی خۆیان دەدا، زۆرێک لەوانە وەکو بەرپرس، وەکو مەسئولی پێشمەرگەکان، وەکو وتەبێژ و وەکو وتاربێژی سیاسی لە نێوهێزی پێشمەرگەدا دەچوون و لە کۆڕ و کۆمەڵی گەورەی شار و لادێکان قسەیان دەکرد. ئەمە هێمایەکی گەورەی ڕزگاری خوازی بزوتنەوەی کوردستان و بزوتنەوەی ژنانی کوردستان بوو لەو دیوی سنوور. و ئەمە بۆ خۆی یەکێکی دیکە لەو بەڵگانەشە کە نیشان دەدا بە پێچەوانەی زۆرێک لە بزوتنەوەکانی دیکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بکرێ ناوی بزوتنەوەیان لێ بنێن، بە پێچەوانەی زۆرێک لەوان کە نوقمی دواکەوتویی و کۆنەپەرستین و دەیانەوێت چەرخی مێژوو بجێڕنەوە دوایە و دەیانەوێت ئینسانەکان بەرنە بجێڕنەوە و بەرنەوە بۆ سەدەکانی ناوەڕاست. بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان هەمیشە لە هەمان کاتدا مۆرچی پێشکەوتن خوازی و ئازادی خوازیشی پێوە بووە. بزوتنەوەی نەتەوەی کورد لە هەمان کاتدا بزوتنەوەیەکی ڕزگاری بەخشی ژنان و چین و توێژەستەم لێکراوەکانی کۆمەلگا بووە و دەبێ ئاوا بمێنێتەوە. گەرانتی و زەمانت بۆی کە ئاوا بمێنێتەوە و لەو ئاراستەیەدا زۆرتریش پێش بچێ بریتیە لە هەبوونی حیزبی پێشکەوتن خواز و بەتایبەت بریتیە لە هەبوونی بزوتنەوەی سربەخۆی ژنانی پێشکەوتن خواز کە چیدی ئیجازە نەدەن کۆمەلگاکەیان بەرەو دواوە بچێ بەڵکو پێشەنگایەتی ئەو خەباتە بەدەستەوە بگرن. من بۆ خۆم بارەها لە بیرمە تەنانەت لە مزگەوتەکانی کوردستان کە کەڵکیان لێ وەردەگیرا لە پاڵ عیبادەت و نوێژ و هەموو بۆنە کۆمەڵایەتیەکان کە لە کوردستان هەمیشەوا بوون، مزگەوتەکان بۆ بۆنە کۆمەڵایەتیەکانیش کەڵکیان لێ وەرگیراوە، لە هەمان کاتدا بۆ بۆنە سیاسیەکانیش کەڵکیان لێ وەرگیراوە. هێزی پێشمەرگە یا حیزبە سیاسیەکان تێیدا ڕووە و خەڵکو و ڕووە و جەماوەر قسەیان کردووە و لەو قسەکردانەدا زۆر جار کچە پێشمەرگەی کۆمەڵە بەبێ سەرپۆش بۆ سۆفی و حاجی و مەلا و شێخ و هەموو توێژەکانی کۆمەلگا قسەی کردووە، سەرنج و خۆشەویستی و سۆزی هەموویانی بۆ لای ئەو شۆڕشە و بۆ لای خەباتەکە ڕاکێشاوە. ئەمە دەستکەوتێکی کەم نەبووە کە لە ڕابردوودا بەدەساتووە، بەڵام هیچ کەس ناتوانێت تەنها بە سەروەریەکانی ڕابردوو بژی. ئەمڕۆ کاتی ئەوەیە کە ژنانی هەموو کوردستان، ئێستا بە تایبەتی ڕووی من لە ژنانی کوردستانی ڕۆژهەڵاتە، ڕووی کاتی ئەوەیە کە لە هەموو بوارەکانی خەباتدا پێشەنگ بن. ئەوانەی ڕووداوەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە نزیکەوە چاوەدێری دەکەن، دەبینن و دەزانن کە کۆمەڵێک بزوتنەوەی مەدەنی زۆر بەرچاو لە شارەکانی کوردستان ئێستا دەبیندرێ. لە بزوتنەوەی ژینگە پارێزیەوە کە بەڕاستی مەودایەکی فراوانی لە کوردستانی ڕۆژهەڵات داگیر کردووە، هەتا بزوتنەوەی معەلیمان و مامۆستایان، هەتا بزوتنەوە سیاسیەکان، تا پاک و خاوێنی، تا خەبات بە دژی ئیعدام کە لە کوردستانی ڕۆژهەڵات بەڕاستی وجودی هەیە و سەری هەڵداوە، و تا بزوتنەوەی کرێکاری لە هەموو ئەوانەدا ئێمە دەبینین کە بزوتنەوەیەکی مەدەنی، بزوتنەوەی جەماوەری، بزوتنەوەی ڕۆشنبیری لە کوردستانی ڕۆژهەڵات لە حاڵی گەشەکردندایە. ژنان دەبێت جێگە و پێگەی خۆیان چ وەکو بزوتنەوە چ وەکو تاکەکان
لە هەموو لایەنەکانی ئەم حرەکەتە گەورەیەدا بدۆزنەوە و دڵنیاشم هەروە دەبێت لە هەمان کاتدا هەمووشمان دەزانین کە کوردستانی ڕۆژهەڵات کوردستانێکە لە ژێر چەکمەی دیکتاتۆریدا دەژی بۆیە خەباتی پێشمەرگانە ئێستا شەربوارێکی گەورەیە لە خەباتی کۆمەلگای کوردیدا و ئەم مەیدانش هەروەکو بە کوڕان دەبێت بە کچانی شۆڕژگێڕیش لە داهاتوودا زۆرتر و زۆرتر پڕ بێتەوە. من جارێکی دیکە بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکان دەکەم و داوای سەرکەوتن بۆ ئەم کۆنفرانسە و بۆ دەورەی داهاتووی چالاکی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات دەکەم. زۆر سپاس.